لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێکی تر لە ناوە بەرز و پیرۆزەکانی خوای گەورە ناوی بەرزی ئەڕەزاقە. ئەڕەزاق واتە ئەو ذاتەی کەوا ڕۆزیدەرە، ڕۆزیدەری هەر هەموو زیندەوەرانە لە بچووک لە بۆ گەورە، ڕۆزیدەری جیا و دار و درەختە بەوەی لە ڕەگەکانیانەوە لە ژێر خاک ئاو کانزایەکان دەمژن و لەسەر خاک تیشتی خۆر دەمژن و ڕۆزیدەری زیندەوەرانە لە بچووکترینیان لە بۆ گەورەترینیان بەهۆی ئەو جیا و ڕووەک و درەختانەی کەوا دەیچینی و هەر یەکیشیان ڕۆزیان لەسەر ئەویتر خوای گەورە دابینی کردیە، زۆر بەڕێک و پێشی ڕۆزی هەموو مەخلوقاتی دابین کردیە. إن الله هو الرزاق ذو القوة المتين. ئەو خودایی کەوا هەر ئەو سبحانه وتعالى ڕۆزیدەر و خاوەن هێز و دەسەڵاتی هەرە بتەوە بەو ئەڕەزاقیەتی خۆیتی کەوا هیچ لە مەخلوقاتی لە بچووکترین مەخلوقات کە بە چاو نابینرێت تا گەورەترینی لەبیر ناکە، بە ئەندازەی دیاریکراوی خۆی ڕۆزی خۆی پێدەداتن هەتا ئەو کاتەی ئەو ویستی لەسەربی، هەتا ئەو کاتەی ئەو تەقدیری کردبی کەوا ئەو ڕزق و ڕۆزیەی پێ بداتن و ئەو کاتێکەوە ئەو بڕیاریدا ئەو ڕزق و ڕۆزیە نەمینێ هیچ کەسی تر ناتوانی لە بۆی دابین بکاتن. دەبینی کە خدای گەورە ڕزق و ڕۆزی هەر گیان لەبەرەکی هەر زیندەوەرەکی لەسەر ئەوی تردانایە بەو شێوەیە سوور دەسوڕێتەوە بە ڕێک و پێکترین و بە خێراترین شێوە تەوزیع دەبیتن. ئینسان ئەگەر بەس سەیری لاشەی خۆی بکاتن، لاشەی ئینسان لە 8 ملیار خانە زیاتر یان کەمتر پێک هاتیە. ئەو ژەمە خواردنەی کە ئەمە هەر ژەمەک هەر جارێک خواردنەکی دەخۆی بە شێوەیەکی وەها ڕێک و پێک وەها ورد بە دیقەت ئەو ئەندامانەی لاشەی مەی وا لێ کردیە کە هەرسی ئەو خواردنەی بکاتن و ئەو پێداویستیانە تەوزیع بکاتن لە بۆ هەر یەک لە خانەکانی لاشەمان کەوا ڕزقی خۆی پێویستە هەر یەک لە خانەکان. ئەتو ئەگەر بیر بکەیەوە کۆمپانیایەک هەبی لەسەر ئەو زەویەی بڵێ خواردنی خەڵکی سەر ئەو زەویەی هەموو عایدی منە، هەموو ئەمن ڕۆژانە هەر 7 ملیار کەس کە لەسەر زەوی هەیە سێجەمە دەسم هەر خواردنەکەوا پێویستە لە بۆ ئەو خەڵکەی دەبم هەر کەسەکیشی حەزی لە چێ لە بۆی دابین دەکەم دەبی پێویستی بە چ ئیدارەک بی، پێویستی بە چ مۆزەفەک بی. لە هەر لاشەی خۆمان 8 ملیار خانە هەموو جەمەک لە هەموو خواردنەکی بەو ڕێک و پێچەی لە بۆی تەوزیع دەکرێتن بەبێ ئەوەی کە ئێمە هەستیشی پێ بکەین. کەواتە پێویستە ئێمە ڕزقمان داوا بکەین بە حەلال بەو شێوەیە کە خوای گەورە ڕێی پێداینە. ئەو ڕەزاقە ڕزقمان هەر لە بۆ دابین دەکا. ڕاستە دەبی ئەمە هەوڵ بدەین بەڵام نابی هەوڵ لە حەرام بدەین، لە ڕێیەک بدەن کە خوای گەورە پێی ڕازی نییە، بەڵکو دەبی تەوەککولمان لەسەر خوای گەورە بی. وەکو پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام فەرمووی لو أنكم توكلون على الله حق توكله لرزقكم كما يرزق الطير تغدو خماصا وتروح بطانا. ئەگەر بەڕاستی پشت ببەستن بە خودای گەورە و تەوەکولتان هەبیتن وەکو چۆن باڵندە ڕزق دەدا ئەوها ئێوەش ڕزق دەدەن کە بە زجی برسی لە بەیانیان دەردەسی و بە سوجی تێر دەگەڕێتەوە. لەوەی ئەمە لەو فەرمودەی کاتێک تەماشا بکەین هەم لایەنی تەوەکل دەبینین کە خوای گەورە ڕزق و ڕۆزی لە بۆ مەدانە و هەم دەبی بشزانین تەمبەڵی نەکەین و هەوڵ بدەین، چونکە ئەو باڵندەیەش لە هێلانەی خۆی خۆ نامینێتەوە دەچی دەگەڕێتن. کاتە ئەو گەڕانەی هەم تەوەکولە هەم پشت بەستنە بەو ئەسبابانەی کە خوای گەورە داینە لەوێ تەماشا دەکا لەوێ تەماشا دەکا لەوێ تەماشا دەکا هەتا ئەو ڕزق و ڕۆزیەی خۆی دەبینێتەوە. ئێمە بێگومان بین خوای گەورە ڕزق و ڕۆزی لە بۆ ئێمە دانایە، بەڵام پێویستە ئێمە بگەڕین لە ژێر ڕێباز و سیستەمەی کە خوای گەورە لە بۆ مەیدانە نەک لێی دەربچین. و ڕزق و ڕۆزیش دوو جۆرە، ڕزق و ڕۆزی ڕوح، ڕزق و ڕۆزی بەدەن. خوای گەورە ئێمەی دروست کردیە ئێمە تەنها جەستە نین بەڵکو لە ڕۆحیش پێکاتین.
وەکو دەفەرمی وتەجعلون رزقكم أنكم تكذبون لە بەرامبەر قورئانی دەفەرمی ڕزق و ڕۆزیتان لە بەرامبەر قورئانی هەر ئەوەندەیەکەوە بە درۆی دەزانن کەواتە قورئان ڕزق و ڕۆزیە لە بۆ ڕۆحی ما کو جەستەی خۆمان سێ جەمەنانی دەخۆین دەبی بزانین ڕۆحمان پێویستی بە قورئانە پێویستی بە فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و بە بەرنامەی خوایە لە بۆ ئەوەی تێر بکرێتن زۆر کەس هەیە هەموو هەوڵ و مادیبوونێک لە بۆ تێرکردنی جەستەی دەدا بەڵام ڕۆحی زۆر برسیە ڕۆحی هیچی تێدا نییە پێویستە ئەو ڕۆحەی تێر بکاتن کەوە جەستە وەکو پۆشاکەکە وەکو خزمەتکارەکە لە بۆ ڕۆح کەواتە نابی ئێمە ئەولایەنەش لەبیر بکەین خوای گەورەش ڕزقمان دەدا بەڵام پێویستە ئێمە کە داوا دەکەین داوای ڕزقی حەلال بکەین هەروەکو چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فێری کردینەکە بفەرمووین اللهم اكفني بحلالك عن حرامك وأغنني بفضلك عمن سواك وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة.